فوضى عارمة تعيشها أسواق العراق فلا رقابة. بازارەکانی عراق لە دۆخێکی ئاڵۆزدان حکومەت کۆنتڕۆلی ئەوتۆی نییە بەسەریاندا. کەلوپەلەکان کەمترین چاودێریان لەسرە کە بە ئاسانی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. ئەم جارە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا گرتەیەکی ڤیدیۆی بڵاو بووەتەوە جۆرێک لە یاری منداڵان لە بازارەکانی شاری کورددا هەیە کە دەنگێکیان لەسەر تۆمارکرا و دەنگەکە دەڵێت بژی داعش. من ناحية الألعاب اللي حاليا موجودة بالأسواق وخاصة أسواق ئەو یاری ئێستا لە بازاردا بڵاو بۆتەوە بە تایبەتی بازارەکانی پارێزگای واسط کڕیارێکی زۆریان هەیە. پێویستە لەسەر دەوڵەت ڕێگە بگرێت لە هێنانی ئەو جۆرە یاریانە و بازار کۆنتڕۆڵ بکات چونکە ئەو دەنگە بە دروشمی داعشدا دەنرێت. المستورد من يدخل لعب الأطفال. فرۆشیاران تۆپەکەیان خستووەتە یاریگای حکوومەتەوە تا تیمەکانی چاودێری ڕۆڵی خۆیان بگێڕن لە پشکنینی کەلوپەل و ئامێرەکان پێش ئەوەی بخرێنە بازارەکانەوە کە ماوەیەکی زۆرە تیمەکانی چاودێری ئەو ڕۆڵە نابینن. الألعاب اللي نجيبها احنا تجي هي كراتين ما نعرف شنو بيها، يعني مجرد هاي قطعة نريد منها هاي. کێشەکە لای ئێمە نییە چونکە ئێمە بە کارتۆن دەیانکڕین و نازانین چیان لە نێودایە. کۆنتڕۆڵکردنی ئەو جۆرەشتانە لە سەرشانی حکوومەتی ناوەندیە چونکە خۆمان دروستیان ناکەین و لە چین و وڵاتانی دیکەوە بۆمان دێت. هم يتحملون هاي المسؤولية، لأن احنا محلات ايش عندنا، احنا ما عندنا شيء. قيادة شرطة واسط پۆلیسی واسط لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند ئەو فرۆشیاران دەستگیر کردووە کە ئەو جۆرە یاریەی فرۆشتووە و دانیناوە بەوەی کە بازرگانێکی بەغدا ئەو یاریەی هاوردەی عراق کردووە. تم القبض على الحائز صاحب المحل والمواد اللي بصحبته هذه الألعاب. ئێمە فرۆشیارەکەمان دەستگیر کردووە و دەست بەسەر هەموو یاریەکانیش داگیراوە. فرۆشیارەکە دانی بەوە داناوە کە ئەو یاریەی لە بازرگانێکی بەغدا کڕیوە. ئێمە فەرمانی دەستگیرکردنمان بۆ ئەو بازرگانە دەرکردووە و ئێستا فەرمانەکە لە دەستگای بنەبڕێکردنی تیرۆرە. استوردتها عن طريق الخارج، يعني مو لا صنعت هنا ولا يعني هو يعني عنده معمل هنا داخل بغداد، هو استوردها من الخارج. NRT عربية، حيدر فاضل، واسط.